ئەمن قسێکم کرد ئەگەم پێشەوەی بەرنامەی دەست پێ بکەم خوا بیکە بۆ خاتی گەورەی خۆت محەممەد وتم خوا ئەمە بەرامبەر یەکدی بەعزەکەن دڵن ڕەشە بەرامبەر یەکدی خوا چۆنت ئەو دنیا سپی کردووە خوا ئەو ئەو دڵانش ئیوا سپیک و هیچن دەڵی دانەمێنی ئەو بابەکردنیا ئەوە کەنگێ و سارە کردووە ئا پڕمەسەر سەری دانەکراوە خۆ هیچی نەبوو ئەوە ئەوانێکی پێە لێک زیز تخوا بەڕاستە جاوە دەزانی بووە دەڵێم ئەمن وا ناڵێم ئیوا هەیە چاوت لێکە محەممەد ئیوا هەیە دەڵێ باشەوە ئەحمەد نییە وە ئەوە چێ لە بەریدی هەین دەڵێ لەت کە شاخە ئەرێوەڵە چاوی لەکە ئەوە تەلیسە لە سەری ناوە جاوە بەعزە کەسێکەیە خوای گەورە دڵیان ڕەش کردووە مەسەلەن بۆ نمونە ئێستا من قسە بکردەوە ئەو بۆ بەرنامەی بوو وا ناڵێم ئیوا هەیە لە مەسەلەن لە نەکاکی خوای گەورە دەیداتێ ئیوا شێت چاوی پیشە دەڵێ باشەوە ژێر